ببوونەیە سالڤەگەرە حەفتەمین یا شەهیدبوونا پێشمەرگەی لەشکەری ڕۆژ سعید ئەحمەد عینی شاندەکە هەڤەش پارتیا دموکراتە کوردستان سووریا و ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریە سەردانا گۆرە شەهید سعید ئەحمەد لە گۆرستانە دێرکێ کرد بە ئەمەدەبوونە مالباتە شەهید سعید و هەژمارێک سەرکردەین پەدە کەسێ و ئەندام و ئالیگرێنە نەکەسێ و گورزەکە گولان لەسەر گۆرە شەهید هاتەدانین گۆتارە ئەنە کەسێ ژالی علی ئیبراهیم ئەندامی خۆجەهیە دێرکێ یا ئەنجومەنە نیشتیمانیە کورد و هات خوێندن و تێدە بەحسا لە هەنگی و قەهرەمانی و بەرەڤانیە پێشمەرگەیەن ڕۆژدا دبەر خاکە کوردستانە پیرۆز دەکرد وڵات ئاوا نابن و ملت ئازاد نابن نەب خەباتێ بێ هەمی ڕەنگی خەباتێ ئەف خەباتە بۆ ملەتێمە شۆپاندی بسەدەی ساڵە و دووزە مافێ خۆ و قەدیا خۆ دکێ و خەبات و تەضحیاتە دکێ ئەم ژی vê xebatê şopînin Saîdê Ehmedê Eynê yek şiwa şehîdê بۆ خوێنە خۆدایی بەر خاکە وی وڵاتی ئازادبینا گۆتارە پارتیا دموکراتە کوردستان سووریا ژالی عەبدەڵە ئیسماعیل ئەندامی ئەنجومەنە هەریمیە پەدە کەسێڤە هات خوێندن و گۆتارە مەلباتە شەهید سعید ژالی وەلید عینی مامێ شەهید سعید و هات خوێندن قالك نخشيد منطقة ماذا شيء بناء مسائل اجتماعية فلاحية هاتنا غمرادة كفرقي كتير نخبا بارتي كده فرقي كتير نخبا شهيدها ورا شهيدها ويا مسلسل شهید سعید ئەحمەد ژدایک بوویە ساڵە 1992 شخەلکی باژاری دێرکەی ڕۆژاوایی کوردستانیە و دە ساڵە 2015 دشەری ڕوبرووبوونا داعشە تەروریست و بەرەڤانیە دبەر پاراستنا وڵاتی خۆدا و دبەر خاکە کوردستانی دەب هەڤالێن خۆین پێشمەرگەرە بەشدار بوو لێ پشتی شەرێکی گران نێزی باژاری مووسڵی لدەڤەرە شەندوخە شەهید بوو و جەنازەی وی دریا دەریە سینۆریە ناڤەرە هەرێما کوردستانی و ڕۆژاوایی کوردستانی بمەراسیمێکی بەرفرە پێشوازیە شەهید هات کرن لە باژاری دێرکەی ڕۆژاوایی کوردستانی بخاک هات سپارتن